نەکانیش سەرەتاوە هەروە بوو کە ئێران دەتوانێت هێرش بکات و بە هەمان شێوەش بوو. یەکێک لە راپۆرتەکان لە سەرەتاوە باسی لەوە کرد ئەگەر سەرکردایەتی ئێران بکرێتە ئامانج بە تایبەت ڕێبەری ئێران ئەگەری هەیە کە سوپای پاسداران دەسەڵات بەدەستەوە بگرێت و کەسانی تونندڕەوتر بێنە سەر دەسەڵات. ئەمە راپۆرتێک بوو کە CIA خست بووە بەردەستی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ کە دروستیش دەرچوو بە هەمان شێوە بوو. بابەتی دیکە ئەوەیە کە لەم قۆناغەدا ئێران ئاسمانی خۆی واتە سەروەری ئاسمانی خۆی لەدەستداوە و ئەمریکاییەکان ئیسرائیلەکان بە ئاسانی هاتوچۆ دەکەن. یەکێک لە ئۆپەراسیۆنەکان کە دوێنێشەوە ئەنجامدراوە یانم بەرەبەیانیە ئەنجامدراوە بۆ ڕزگارکردنی دووم فڕۆکەوانەکە ئەوەمان پێ دەڵێت کە دابەزاندنی هێز ڕوویداوە بۆ سەرخاکی ئێران واتە ئەوەی کە وەکو تابۆیەک باسی لێکراوە چەند ساڵە 47 ساڵە وەکو تابۆیەک باسی لێکراوە کە ئەمریکا هێزدا نابەزێنێتە ناو ئێرانیان ئەوەی کە کێشە و گرفتی هەیە دوێنێشەوە ئەم تابۆیە شکاوە. خودی شکاندنی تابۆکە ئەمە بابەتێکە و بابەتی دیکە ڕزگارکردنی ئەو فڕۆکەوانەیە. زیاتر لە 48 کاتژمێر ئەو فڕۆکەوانە لە خاکی ئێراندا بووە خۆی حەشارداوە خۆی شاردووەتەوە و ئەمریکا هێزی تایبەتی هاتووە ڕزگاری کردووە. ئەمە پێمان دەڵێت کە ئێران ئەو راپۆرتانەی کە باز لەوە دەکەن کە ئێران سەروەری ئاسمانی نەماوە ڕاستە دوو ئێران توانایی تەنانەت سەروەری ناوخۆی خاکەکەشی نەبووە بە تاو ئاسایی کە بتوانێت ئەو فڕۆکەوانە ببینێتەوە ئەمریکایەکان بینیویانێتەوە ئەمریکایەکان هاتوون ڕزگاریان کردو ئەمە بۆ خۆی نیشاندەری قەیرانی زۆری سەربازیە لەو ڕەهەندیشەوە ئەگەر باسی لێ بکەین. زۆر باشە کاک مەیسەم ینی پرسیارێکی قورسە وەڵامدانەوەی ینی کاتی دەبێ ئەوەی کە بڵین جەنگەکە بەکوێ دەگات. دەزانی کاگڕانکەوتم ئەم شەڕە کە ئێستا لە ئێستادا چەق بەستووی پێوە دیارە هەوڵێکی زۆر هەیە بۆ ئەوەی کە ئاگربەستێکی کاتیش بێت ڕابگەیەندرێت و ئەم شەڕە نەڕواتە قۆناغی داهاتووە. بەڵام یەک شت هەیە من پێم وایە کە ئەم شەڕە بڕیاری لەسەر دراوە بڕیاری کۆتایی لەسەر دراوە و ڕێگەی گەڕانەوەی نییە. ڕەنگە تا ئاستێک ئاستی گرژیەکان ئەگەری هەیە کە کەم بێتەوە بەڵام بەو واتایە نییە کە شەڕ کۆتایی پێدێت. ئەمە بە واتای ئەوەیە کە ئەم شەڕە درێژەی دەبێت لەبەر ئەوەی کە لە ناوەندی بڕیاری جیهانیەوە بڕیاری لەسەر دراوە بەڕاستی ینی دەیانەوێت کە ئەو هەموو تێچووە کە داویانە قبوڵیان کردووە تێچووی زیاتریش قبول دەکەن تەنانەت بگرە بردنەسەرەوەی نرخی نەوتیش قبول دەکەن تا ئاستێکی زۆر بۆ ئەوەی کە ئەم شەڕە درێژەی هەبێ مادامێکە لە ناوەندی بڕیاری جیهانیەوە ئەمریکا ئیسرائیل زۆر وڵاتی دیکە لە ناوچەکەش بڕیاریان لەسەرداوە ئەم شەڕە درێژەی دەبێت و دەتوانێت زۆر وێرانکەرتر بێت. جا بۆیە ئێرانیەکان لە ئێستادا لە دوو بابەت زۆر دەترسن هەوڵەکانیان چڕ کردوێتەوە کە دوو بابەت ڕوونەدات. یەکێک لەوانە ئەوەیە کە ئۆپەراسیۆنی زەمینی ڕوونەدات واتە هێزی ئەمریکا بە فەرمی باس لەوە نەکات کە ئۆپەراسیۆنی زەمینیان دەست پێ کردووە بۆ ناوخاکی ئێرانیان دوورگەکانی ئێران لەبەرەوەی خۆت دەزانی ئەگەر ئۆپەراسیۆنی زەمینی لەم چەشنە ڕووبدات گۆڕانکاریەکی گەورە لە ئاستی ناوچەکەدا ڕوودەدات دەکرێت کە ئەم شەڕە زۆر بڵاوتر بێتەوە و زۆر دەوڵەتی دیکە دەستی تێبڕوە. ئەمە بابەتی دیکە ئەوەیە کە ئێرانیەکان دەیانەوێت پێش بە هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ژێرخانی وزە و سوتەمەنی و ئاو و کارەبا و پیشەسازی ئێران بگرن. هەر لەم ئاراستەیەدا باڵی سیاسی ئێران بە تایبەت کەسانێک وەکو جەوادی زەریف و ڕۆحانی پێشنیارگەلێکیان باس لێ کردووە کە بیانەوێت موحێک بۆ ئەمریکا دروست بکەن بۆ نمونە باسییان لەوە کردووە کە کۆمپانیا ئەمریکیەکان بێن لە ئێرانەوە بەرهێنان بکەن و ئەو بابەتانە ئەمە لە هاوشانە لەگەڵ ئەوەدا کە مەترسیەکان کە باسم دەکرد بەڵام ئیسرائیلیەکانیش ئامادەگی خۆیانیان دەربڕیەوە بۆ هێرشێکی زۆر وێران. باش کاک مەیسەم باسی وتارەکەی زەریفت کرد جواد زەریفت کرد لە نێوخۆی ئێراندا باڵەتونڕەوەکە زۆر بەتوندی وەڵامیاندایەوە دەڵێن زەریف چکارەیە بڕیار بەدا قسە بکات ینی ئەم وەڵامە توندە لە چیوە سەرچاوی گرتووە؟ دەزانی کاگڕانکۆ ئەو راپۆرتەی CIA کە باسی لەوە کردبوو ئەگەر سەرکردایەتی ئێران بکوژرێت وە باڵی تونندڕەوتر و سوپای پاسداران دەسەڵات بەدەستەوە ئەگرێت ئەمە دەرەنجامی ئەوەیە لە ئێستادا شتێک بە ناوی دەوڵەت و دەوڵەتێکی دامەزراوە کە پێشووتر لە ئێرانە هەبووە پێش 28/2/2026 بوونی نییە. ئێستا سوپای پاسداران هەموو دەسەڵاتی ئێرانی بەدەستەوەیە و سەرپەرشتیاری ئەم شەڕە دەکات و هەموو جمگەکانی دەسەڵاتی بەدەستەوەی تەنانەت باز لەوە دەکرێت کە کێشە و گرفتێکی زۆریان هەیە لەگەڵ باڵی سیاسی ئێرانیشدا.
ئەو راپۆرتەی کە هاتوۆتە دەرەوە لە جەوادی زەریف یان ئەو وتارەی کە بڵاوی کردوێتەوە بە مەبەستی ئەوەیە کە ڕێگری بکات لە هێرشی زەمینی و هێرشی وێرانکەر بۆ سەر ژێرخانی بۆ نمونە وێستگەکانی کارەبای ئێران یان ئاو یان سوتەمەنی ئێران ئەمە لەو ئاراستەدایە بەڵام مادامێک کە سوپای پاسداران پێی وایە کە 38 ڕۆژە خەریکە بەرگەری دەکات خەریکە نەیهێشوە دەوڵەتەکە بکەوێت و تێرچوشی دروست کردووە بۆ ئەمریکا ئەمە گومانیتیانە فڕۆکەی ئەمریکی لە ناوچووە سەربازی ئەمریکی کوژراوە وڵاتانی عەرەبی ناوچەکە کراونەتە ئامانج ئەو هێشتا گەروی هورموز بەدەستیانەوە ماوە یۆرانیۆمە پیتێنراوەکە هێشتا بەدەستیانەوەیە سوپای پاسداران هەڵسەنگاندنی ئەوەیە کە دەتوانێت بەم جۆرە بەردەوامی بدا بە شەڕەکە تاکو ئەوەی کە بڕوات واژۆی ڕێکەوتنێک بکات کە ڕێکەوتنەکە ئەمریکا خاڵەکانی دیاری کردووە کە ئەتوانێت وەکو تەسلیم بوون بۆ ئێران بێتە ئەژمارکردن بۆیە ئەم بابەتەی کە زەریف باسی لێ کردووە ڕۆحانی باسییان لێ کردووە بۆ بەشێک لە دەسەڵاتدارانی سەربازی ئێران سەرکردایەتی سەربازی ئێران جێگەی قبولکردن نییە هەر لە ئاراستەدایە کە سوپای پاسداران زۆر بەتوندی لە بەرابەر یاوەستاوەتەوە دەڵێن کە ئێمە دەتوانین درێژە بەم شەڕە بدەین کاک مەیسەم ینی مەسەلەن خوێندنەوەی تۆ چییە؟ ئایا وتارەکەی زەریف واقعی ترین ڕوانین نییە؟ من پێم وایە کە ئێرانیەکان ئەگەر بیانەوێت کە پێش بە هێرشی ئەمریکا بگرن پێش بە وێرانکردنی ژێرخانی وزە و سوتەمەنی ئێران بگرن دەبێت باجێک بدەن بە ئەمریکا ئەمریکا بە ئاسانی ئەو ئۆپەراسیۆنانەی دوان ناخات ئیسرائیل دوای ناخات بێگومان ئەوان چاو لێکە کاکڕانگۆ ئەمڕۆ توانیوێتی دووەم فڕۆکەوانەکە ڕزگار بکە چاو لە ئەدەبیاتی تۆناڵد ترامپ کە چۆن ئەو نووسینەی بڵاو کردوێتەوە هەستێکی گەورەی بۆ سوپای ئەمریکا باز لێ دەکات بە جۆرێک ئەوێت کە حەماسێکی گەورە گرتوویەتی کە ئەمە وتم ئەو تابۆیە شکێنراوە کە ئەمریکا هێز بێنێتە ناو ئێران و هێزی هێناوە بەبێ ئەوەی کە تێچووی سەربازی بۆی هەبێت گەڕاوەتەوە فڕۆکە و هەلیکۆپتەرکە لە ناوچووە ئەمە شتێکی ئاساییە خۆشیان لە نایان بردو بەڵام سەرباز نەکوژراوە سەرباز بەدیل نەگیراوە ئەمە ئەتوانێت ترامپ هان بدات بۆ ئەوەی کە ئۆپەراسیۆنی زەمینی ئەنجام بدات ئەمە بابەتێکە بەڵام ئایا ئێرانیەکان ڕازی دەبن بەو مەرجانەی کە دۆناڵد ترامپ باسی لێ کردووە وتم ئەم مەرجانە مەرجی تەسلیم بوونە مەرجێکە کە کاکڕانکۆ ساڵی 2001 هەمان مەرج خرایە بەردەستی قەزافی پێی وتراکە بۆ نمونە موشەکە بالیستیکەکانت دەبێت کەمتر لە 300 کیلومتر بێ هەمان شتیان بە ئێران وتووە نابێت پیتاندنی یۆرانیۆم هەبێ هەمان شتیان بە ئێران وتووە وتیان بە قەزافی نابێ یارمەتی هیچ گروپێکی دەرەوەی خۆت بدەیت هەمان شتیان بە ئێران وتووە ئەمانە ئەم مەرجانە کۆپی هەمان مەرجی قەزافیە کە ئێستا خراوەتە بەردەستی ئێران لەم ئاراستێدا ئێرانیەکانیش فشاریان زۆر لەسرە بۆ نمونە وڵاتانی ناوچەکە زۆر دەترسن یەکێک لە وڵاتانە تورکیە زۆر دەترسێت کە ئەم شەڕە ئێران شکست بخواتێدا و مەترسیەکی گەورە تووشی تورکیە دەبێتەوە فشار دەخەنە سەر ئێران هاوکات لە ناوخۆی ئێرانیەکانیشدا خودیان چەند بەشێکن چەند باڵێکن کە پێیان وایە کە دەبێ بگەن بە درنجامێک بڕێکیان نەدەڵێن نابێ هێرشەکان بەردەوام بێت ئێمە بەرگریمان کردووە ئەم ناکۆکیانە لە ناوخۆی ئێران فشاری دەرەکی لەگەڵ هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران دۆخێکی نالەباری بۆیان دروست کردووە کە ئەگەری هەیە بڕیارە عاقڵانیەکە کە تۆ باست لێ کرد ئەو بڕیانە عاقڵیانیە نەدەن باشە ینی کەواتە ئەگەر خوێندنەوەیک بووە بکەین ئەو دەستەواژەی بڕیاری عەقڵانی کاک مەیسەم ئەگەر لە نێوانی خۆ بەدەستەوەدان ینی تەسلیم بوونێک بە ئاشتی لە نێوان تەسلیم بوونێک بە شەڕ یاخود بە دیوێکی تر پێناسێ بکەین بڵێن خۆکوژیەک بە شەڕ یان خۆکوژیەک بە ئاشتی ئینسان کامیان هەڵەبژێرێ سەرباز کامیان هەڵەبژێرێ دەزانی یەک شت هەیە ئێران بۆ نمونە بابەتەکە بابەتێکی عەقیدەییە بۆ ئەو سەرباز ئەوەندە باخێکی وهای نییە کە بۆ نمونە چەند سەرباز لە دەستدەدا ئەمریکا سەربازێکی لە ئێران گیر دەخوات بەدەیان هێزی دیکە دێنێتە ناو ئێران هەلیکۆپتەر و فڕۆکە لە دەست دەدات مەترسی گەورە بۆ هێزەکەی دیکەی دروست دەکات بۆی کە ئەو سەربازە باتە دەرەوە لە ئێران بەدیل نەگیرێ بەڵام ئێران دەزانین کە لە سەرەتایم هێرشەوە زیاتر لە هەزاران سەرباز و فەرماندەی کوژراوە بۆ ئێران ئەوەی کە گرنگە ئەوەیە دەزانی یەک شت هەیە ئێرانیەکان پێیان وایەکە بەشێکی ئێرانیەکان باڵی سەربازی پێی وایەکە درێژە پێدان بەم شەڕە بە قازان گیانێ تاکو ئەوەی کە مرجەکانی ئەمریکا قبول بکەن واتە مەرجەکانی ئەمریکا قبولکردن بەواتای ئەوەیە کە تەسلیم دەبن بەواتای ئەوەیە کە دەڕۆنە ناو تونلێکەوە ئەو تونلە پێشووتر سەدام حوسێنی پیا ڕۆشتووە قەزافی پیا ڕۆشتووە
و بەشار ئەسەدی پیا ڕۆشتووە. ئێران نایهەوێ ئەمە دووبارە بکاتەوە، گومانی تێدا نییە. و یەک بابەتی دیکە هەیە خودی دانوستانەکە. من لە سەرەتای ئەم شەڕەوە یەک شتم هود لە زۆر شوێنە باسم لێ کردو. ئێرانیەکان قەت نایانەوێ بڕۆنەوە ناو بازنەیەک بە ناوی دانوستان شەڕ ئاگربەست، دانوستان شەڕ ئاگربەست. زۆر دەترسن لەو بازنەیە. بۆیە نایانەوێت دووبارەی بکەنەوە. ئێستا باز لەوە دەکەن کە بڕێکیان بۆ منەوەکو جوادی زەری باز لە گەرنتی دەکات، دەڵێ نابێت دووبارە هێرش بکرێت و سەرمان گەرنتیمان پێ بدەن. ئەمە ڕوونادا. ئەمریکا گەرنتی نادا بە هیچ وڵاتێک کە هێرش نەکاتە سەری. ئەمە جواد زەریفیش دەزانێت، هەموو خەڵک دەزانن. بەڵام بابەتەکە ئەوەیە کە ئێران چی بژاردێکی لەبەر دەزماوە لە ئێستادا. ئێستا تا 24 کاتژمێری داهاتوو دەبێت ئێران خۆی یەکلا بکاتەوە. بە چی شێوازێک دەیهەوێت بەرگری بکات، بە چی شێوازێک دەیهەوێت لەگەڵ ئەمریکادا هەڵسوکەوت بکات. ئەمریکا وتوێتی دۆناڵد ترامپ توێتی لەم 48 کاتژمێرەدا ئێران ڕازی نەبێت بە مەرجەکانم دۆزەخیان بەسەردا دەبارێت. دۆزەخەش کە باسی لێ کردووە کاک مەیسام، ینی بێگومان 24 ماوە ئەم 24 دەڵێ کردنەوەی گەروی هورمز لەگەڵ ڕازیبوون بە مەرجەکان. بەڵام ئێستا دەڵێن دۆناڵد ترامپ لە قسەکانی دا جۆرێک لە جیاکردنەوەی دوو مەرجەکەی پێوە دیارە. ینی بۆ نمونە گەر بەسکردنەوەی گەروی هورمزیش بێ ئەوە داواکاریەکەی ئەو جێبەجێ بووە. ئەتوانێت دەزانی چی لە ئەمریکاشدا بەشێک لە دەسەڵاتدارانی ئەمریکا هەیە کە فشار و زەختێکی زۆریان دروست کردووە بۆ دۆناڵد ترامپ بۆ ئەوەی کە تا ئاستی گرژیەکان کەم بکاتەوە و نرخی نەوت و سوتەمەنی بێتە خوارەوە. بەڵام یەک شت هەیە، ئێران بە مەبەست گەروی هورموزی گرتووە بۆی کە نرخی نەوت بڕواتە سەرەوە. ئێران ئەزانێت کە ئەگەر ڕازی بێت بە مەرجێک بۆ نمونە گەروی هورموز بکاتەوە، ئەمریکا وەکو دەستکەوتە بووی و فشار لەسەر دۆناڵد ترامپ کەم دەبێتەوە. بۆیە ئێرانیەکان ئایا وەها کارێک دەکەن و هابابەتێک جێبەجێەکەن بۆ نمونە گەروی هورموز بە تەواوی بکەنەوە و ئەو باجوشتەی کە هەبووە لەسەری پێشووتر لای ببەن هەموو کەشتێکان بێن و بڕۆن. من پێم وایە کە نایکەن ئێرانیەکان زەحمەتە و کارە بکەن. باشە ئێستا وردە ینی ڕێگەباندێک وڵات دەدەن کە نەوتەکەی بە گەروی هورمزدا بڕوە. ئێستا بۆ منە دوێنێ ڕایانگەیان دەڵێ گەروی هورمز لە بەردەم عێراقدا کراوەیە کە چی لەولاوە هەش لە دوێنێەوە هەش هێرشی درۆنیان کردوتە سەر سەرچاوەکانی وزە لە عێراقدا، ینی بیرە نەوتەکان لە بەسرا، لە ڕمێلە، لە بەسرا، لە چەند ناوچەیەکی دیکە. ینی لەولاوە دەڵێن نەوتەکەی بە بڕوە لەملاوە لە سەرچاوەی نەوتەکە دەدەن بە درۆن. هەڵبەتە کێ لی دەدا دەست و پەیوەندەکانی ئێرانن. قسەکە لەسەرەوەی ئایا ئێران نیەتی ئەوەی هەیە لە ژێر فشاردا ڕێگەباندێک وڵات بدا کە بە گەروی هورمزدا بارەکانیان بڕوا یان نەوتەکەیان بڕوە؟ کردوویەتی بۆ نمونە لە جاری پێشوودا کە کاتی دیاری کرد دۆناڵد ترامپ، ئێران ڕێگەیدا زیاتر لە 10 کەشتی نەوتەڵگر بە گەروی هورمزدا تێپەڕن بە ئاڵای پاکستانەوە. ئەتوانێت کە ئێران دووبارە هەمان شێوە ڕێگە بدات بڕێک کەشتی تێپەڕێت. بەڵام یەک شت هەیە کاک ڕانکۆ، ئێران لە ئێستادا چەند کارتی جڵەوی بەدەستەوە، یەکێکیان گەروی هورموزە. ئەگەر گەروی هورموز لە دەستی دەربێنن واتە ئەگەر ئێران ڕازی بێت گەروی هورموز بکاتەوە، یەکێک لە کارتەکانی خۆی سووتاندووە. ئەو کارتەی کە فشاری هێناوەتە سەر ئەمریکا پێی وەتوانیوێتی نرخی نەوت بباتە سەرەوە، توانیوێتی دەنگی وڵاتانی ئوروپایی دەربێنێت. ئەمە کردنەوەی گەروی هورموز بە تەنیا گەروی هورموز نییە، واتە ئێران دەبێت کە کاتێک گەروی هورموز دەکاتەوە دەبێت ئاستی هێرشەکانیشی بۆ سەر وڵاتانی کەندا و کەم بکاتەوە. من پێم وانەیە ئێرانیەکان ڕازی بن بەم مەرجە. بە پێچەوانەوە ئێران پێی وایە کە باڵی سەربازی ئێران بەتایبەت توندڕەوەکان پێیان وایە کە درێژە پێدان بەم دۆخەی بەم جۆرەی کە ئێستا هەیە زیاتر لە قازان گیانە تاکەوەی کە بڕۆنە ژێرباری مەرجەکانی دۆناڵد ترامپ. باشە کاک مەیسەم باز لەوە دەکرێت ینی ئەمریکا ئیسرائیل هەندێک ئامادەکاریان کردووە بۆی دوورگەکانی لە ڕاک و قەشم و هۆرمز دەست بەسەردا بگرن. جارێ بابزانین ینی گرنگی ئەم دوورگانە چییە؟ وایە ئەمریکا ئیسرائیل بە ئاسانی دەتوانن دەست بەسەر ئەم دوورگانەدا بگرن؟ دوێنێ شەو ئەو ئۆپەراسیۆنە کە کردویانە لە ناو خاکی ئێراندا لە قوڵایی خاکی ئێراندا باڵادەستێکی زۆر بێوێنەی ئەمریکا نیشان دەدات کە ئەتوانێت تەنانەت لە ناو خودی جوگرافیای ئێرانیشدا ئۆپەراسیۆن کە ئەمە ئەتوانێت کە تەنانەت ببێت بە نمونەیەک بۆی کە ئەمریکا بەکاری بێنێت لە دوورگەکانی ئێرانیشدا. بەڵام دوورگەکان پرسیارە کرد بۆچی گرنگە. بۆ نمونە دوورگەی خارک یەکێک لەو دوورگانەسە کە بابەتی ئابوووریەکی زۆر گرنگە بۆ ئێران، 90% نەوتی ئێران لەوێەوە
هەناردە دەکرێت. دەست بە سەرداگرتنی دوورگەی خارک یەکێک لەو بابەتانەیە کە نەوتەکەیە. بابەتی دیکە کۆنتترۆلکردنی جوگرافیای ئێرانە. لە خارکەوە بۆ ئیسفەهان 500 کیلومتری ئاسمانیە، لە خارکەوە بۆ تەبریز بۆ بوشەهر کە پێگەی ئەتۆمی بوشەری تێدایە کەمتر لە 1 ساعەتی دەریاییە، لە خارکەوە بۆ خوزستان، بۆ ئەهواز، بۆ شیراز مەوداکەی زۆر کەمە. ئەگەر خارک دەستی بەسەردا بگیرێ واتە ئێران ناتوانێت نەوتەکەی هەناردە بکات، 90% نەوتەکەی لەدەست دەچێت و دوو کۆنتترۆڵی جوگرافیای ئێران بەشێکی زۆری باشووری ئێران تاکو ناوەڕاست ئێران ئەکەوێت دەست ئەمریکا. ئەمە بابەتی خارکە. بابەتی دیکە سێ دوورگەی دیکەی تونبی گەورە و بچووک و ئەبوو موسایە. ئەو سێ دوورگەیە ساڵانێکی زۆرە کۆمەلگای نێودەوڵەتی بە چین و رووسیا و ئەمریکا و یەکێتی ئوروپا وڵاتانی کەندا و وڵاتانی ئەفریقاشەوە واژۆیان بۆ ئیمارات کردووە کە دەبێت سەروەری ئیمارات بگەڕێتەوە سەر ئەو سێ دوورگەیە. کۆنتترۆلکردنی ئەو سێ دوورگەیە نەک هەر سێ دوورگەکە بە تەنیا ئەبوو موساژ ئەگەر کۆنتترۆل بکەن واتە گەڕووی هورموزیشیان کۆنتترۆل کردووە و ڕەوایی نێودەوڵەتیشی هەیە ئیمارات بۆم ئۆپەراسیۆنە ئیتر ئەو کاتە نابێت بە داگیرکاری دەبێت بە ئازادکردنی خاک و لە کۆمەلگەی نێودەوڵەتیە دەنگدانەوەیەکی وهای نابێت وەکو سەرکۆنە بگرێ. ئەمە بابەتی ئەو دوورگانەیە. ئایا ئەمریکا دەتوانێت ئۆپەراسیۆنی لەو شێوە بکە؟ پێم وایە ئەتوانێت، بەڵام ئایا بێت تێچوو دەبێت؟ نەخێر، پێم وایە کە تێشوش دەدات، خۆشیان بۆ ئەوە ئامادە کردووە کە تێشووی زۆر بدەن. باشە. یعنی ئەمریکا بەتایبەت ئەمریکا نەک ئیسرائیل یعنی دەڵێ بەنیازیەوە نەبوون تووشی ئەمە ببن کە ئێستا تووشیان دەبێت. ئایا بێ پلان و حساب و کتاب هاتوونە تام جەنگەوە؟ 2001 کە 11 سپتامبەر ڕوو دەدات ژێنەراڵێکی ئەمریکایی باز لەوە دەکات لە وتوێژێکیدا دەڵێ کە کاتێک ڕوویدا ڕۆشتمە پێنتاگۆن پلانێکیان خستە بەردەستم باسی لە 7 جەنگ لە 5 ساڵدا دەکرد، 7 وڵاتی دەگرتەوە کە ئاخر وڵاتەکەیان ئێران بوو. ئەو ئاخر وڵاتەکە ئێرانە ئێستا ئاخر شەڕەکەشە خەریکە لە ئێراندا دەکرێت. ئەمریکا لە سەرەتای 2000ەوە خەریک بووە پلانی داڕشتو لانی کەمەکەی لە 2000 پلانی هێرشکردن بۆ سەر ئێرانی داڕشتو لە کاتی ئیدارەی جۆرج بوشەوە و ئەمە پێمان دەڵێت کە ئامادەگیان هەبووە و ئەوەش کە باز لەوە دەکرێت کە بۆ نمونە باز لەوە دەکرێت کە ئیسرائیل ئەمریکای هێناوەتە ناو ئەم شەڕەوە. لە ڕاستی من ناتوانم باوەڕ بۆ ئارگۆمنتەش بکەم لەبەرەوەی کە ئەمریکا وڵاتێک هەیە کە ئەوەندە توانایی بڕیاردانی هەبێت سەرۆکەکانی ئەوەندە توانی هەبێت کە بڵێ کە من ناڕۆمە ناو شەڕێکەوە کە بۆ نمونە ئیسرائیل پەلکێشی بکات. بابەتەکە یەک شتە، ئێران پرۆگرامی ئەتۆمی هەبوو، ئەو پرۆگرامە ئەتۆمیەی بۆ ئەمریکا بە مەترسی دەبینرێ. نەکەر ئێران هەر وڵاتێک پرۆگرامی ئەتۆمی هەبێت و بزانێت کە پیتاندنی یۆرانیۆمەکەی ڕواتە سەرەوە ئەمریکا لێی دەدات. لەبەرەوەی کە پرۆگرامی ئەتۆمی هەموو دنیا دۆسیەکەی بەدەست ئەمریکاوەیە و ئەمریکا ناهێڵێت ئەو نۆ وڵاتە ببن بە دە وڵات و ڕێگە نادات چی ئێران بێ، چی تورکیە بێ، چی عەرەبستان و مسر و هەر وڵاتێکی دیکە بێ پێشیان پێدەگرێت. کاک مەیسەم ئاماژەت بە زانیاریەکانی خستنەڕووی زانیاریەکانی ئەو جنەراڵ ئەمریکیە کرد لە 2001 لە سەرۆبانی با بڵێن دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەردا. باز لەوە دەکەی دەڵی دوایین شەڕ ئێرانە کەواتە ئەوەی کە دەوترێت دوای ئێران ڕەنگە تورکیا، ڕەنگە پاکستان، ڕەنگە سعودیە، ئەم وڵاتانەش ینی مەرز نییە. سعودیا بەتایبەت کەوتۆتە خۆی جۆرێک لە دۆستایەتی پێیا کردووە. تورکیاش دەزانین پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ ئیسرائیلدا هەیە، بەڵام لە ئاستی گوتاردا جۆرێک لە کردەوەکانی هەڕەشەیە بۆ سەر ئیسرائیل. ئیسرائیل با ڕەشەی دەزانێت بۆ سەر خۆی. پێت وایە ئەمە دوایمین جەنگ دەبێ ئەمە ئێران؟ بۆ ئەمریکا ئەمە ئەتوانێت یەکێک لە کۆتا جەنگەکان بێت لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا لەبەرەوەی کە ئەتوانێت نەزمەکە بچەسپێنێ، بەڵام بۆ ئیسرائیل نەخێر. ئیسرائیل تازە کاری دەستی پێکردووە، تازە شەڕە گەورەکانی دەستی پێکردووە. ئەوەی کە هەبووە پێشووتر لەگەڵ حەماس و حیزب الله و ئەو گروپانەی کە لە ناوچەکەدا بوون ئەو بابەتگەلێک بووە کە بە دەوڵەتی پێناسە ناکرێ، شەڕی ئەکتەری دەوڵەتی بە شەڕی ئەکتەری نادەوڵەتی پێناسە ئەکرێ. یەک شت هەیە، ئەمریکا تورکیا ترسێکی زۆر گەورەی هەیە لەوەی کە ئێستا ڕوودەدات لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و بەتایبەت لە ئێراندا. تورکیا و پاکستان دوو وڵاتن کە دەستیان کردووە بە یەکا بۆ ئەوەی کە بڵێن بە ناو خەریکن دانوستان دەکەن نێوەندگیرن، بەڵام بابەتەکە شتێکی دیکەیە. بابەتەکە ئەوەیە کە تورکیا ترسی کوردەکانی ڕۆژهەڵاتی هەیە، پاکستان ترسی بەلوچەکانی ئێرانی هەیە. ئەم دوو وڵاتە بەرژەوەندیان پێکەوە گرێدراوە لە ئێراندا بۆ ئەوەی کە پێش بە بەلوچ و کورد بگرن لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باشووری ئێراندا. جا بابەتەکە ئەوەیە کە تورکیا دەزانێت کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدایە، ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدایەوە، ئیسرائیل شەڕی هەژمونی خۆی دەکات لەسەر ڕۆژهەڵاتی نێوەڕاست. دوو دەوڵەت لە ناو هەرێمێکدا ناتوانن قەت پێکەوە بژین و باس لە هەژمونی یەکتر بکەن، دەبێت یەکێکیان سەرکەوێت.
تورکیا دەزانێت کە لە دوای ئێران سڕی ئەو تێت نەوبەتی ئەوە کاتی ئەوە کە ئیسرائیلەکان دڕۆنە پێشەوە هێشتا کاتی نەهاتووە لەبەر ئەوەی کە دۆسیەی ئەوەی کە ئەو دۆسیایی کە بەدەست بنیامین نەتانیاهۆیە دۆسیەی ئێرانە دۆسیەی تورکیا نییە دۆسیەی تورکیا کەسێکی دیکە دەیوا بەڕێوە و ڕەنگە سەرۆکوەزیرانێکی دیکە جێبەجێ بکە تورکیاش دەترسێت لە ئەمە بۆیە ئەی هەوێت بە ئەمریکا و بە وڵاتەکانی دیکە بڵێت کە من پشکم دەوێت لە ئێراندا دەبێت بەشی منیش بدرێت هەتاکو ئێستا پێشیان پێگیراوە کۆنتترۆڵی ئەم شەڕە هێشتا لە دەست ئەمریکا و ئیسرائیلدا ڕێگەیان نەداوە هیچ وڵاتێکی دیکە دەستێوەردان بکە بەڵام ئەمە بەواتایەوە نییە کە تورکیا دەستێوەردان ناکە و پلانی نییە بێگومان پلانی هەیە خۆشی بۆ ئامادە دەکا ئێرانیەکانیش زۆر زیرەکانە خەریکن بە تورکیا دەڵێن کە ئێمە قەڵغانین بۆ تۆ ئێستا ئەگەر ئێمە بکەوین ئەو کاتە شەڕ دێتە سەر سنوورەکانی تۆ ئەگەر یارمەتیمان نەدەی لەم شەڕەدا ئەگەر نەتوانین سەرکەوین لانیکە مەتوانین دۆڕاندنەکە لەگەڵ تۆدا بەش بکەین بۆیە تورکیا زۆر دەترسێت لەم بابەتەی کە ئێستا ڕووداوە یارمەتی ئێران بە کاگمەسم پێم وایە کە تورکیا دەبێت ئەگەر درێژەی هەبێ ئەم شەڕە ئەگەری هەیە کە تا ئاسێک خۆی یەکلایی بکاتەوە بەرەو ئاراستەیە کە چون تورکیا هەموو کاتێک ویستویەتی لە نێواندا بێت نێوانگیر بێت بۆ ئەوەی کە نەشیش بسووتێت نەکەبا بەڵام ئەمە لە قۆناغی ئێستادا ڕەنگە نەتوانێت سەرکەوتوو بێ بۆ تورکیەوە دەبێت بخۆی یەکلایی بکاتەوە لە ئاراستەیەدا کێشەکە ئەوەیە کێشەکە هەر ڕێک ئەوەیە کێشەکە ئەگەر تورکیا خۆی بەلای ئەمریکادا یەکلایی بکاتەوە واتە ڕاستەوە خۆی یارمەتی ئیسرائیل دەدات کە ئێران لاواز بێت کە ئیسرائیل ببێ بە هەژمونی ناوچەکەەوە بە دژی تورکیا دەبێت ئەگەر لایەنی ئێران بگرێت واتە تورکیا یارمەتی ئێرانی داوە لە دژی ئەمریکا و ئیسرائیل کە ئەمریکا هاوپەیمانێکی تورکیایەوە ئەکرێت کە یارمەتیەکانیان بۆ تورکیا بوەستێنەوە ئەگەر قەیران تووشی تورکیا بێت ئەمریکا پشتی تێ بکە بۆیە تورکیا ئێستا لە قۆناغێکدایە زەحمەت و بڕیاردان بۆی زۆر قورسە بۆیە ئێستا دەڵێت کە باشترین ڕێگە بۆ من ئەوەیە کە ئەم شەڕە بە ئاگربەستێک بووە سێندرێت تا ئاستێک بووە سێندرێت ئێستم ئاگربەستە هەرچنێک بێت زۆر باش پلانی تورکیا لە ئێستادا ئەوەیە کە ئەم شەڕە بە ئاگربەست بووە سێندرێت کاگمەسم دوا پرسیارم جەنگەکە ئەنی بە خوێندنەوەی تۆ لەم هەفتە و دوانەدا بەکوێ دەگە ئەمریکیەکان دەڵێن دو هەفتە بۆ سێ هەفتەی ماوە ینی لەم یەک دو هەفتەدا پێدوایەتی ڕوودەدا من پێم وایە کە لە بەیانیەوە ئەگەر ئێران ئەم شەو تا بەیانی ئەمریکا ڕازی نەکا من پێم وایە لە ئێرانە دۆزەق دروست دەکەن ئیسرائیلیەکان دۆزەق دروست دەکەن ئیسرائیلیەکان ئامادەن ئیسرائیلیەکان پلانی پێشوەختیان هەیە ئەتوانم بڵێم یەکێک لەو وڵاتانەی کە زۆر وڵات لەم شەڕەدا تێکەڵاوە بوونی هەیە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەڵام سەرەکی ترین وڵاتێک لەم شەڕەدا کە استراتیژیەکی ڕوونی هەیە بۆم شەڕە دەزانێت چی دەوێت ئیسرائیلە ئەمە گومانی تێدانی ئیسرائیلیەکان لەم شەڕەدا ئەگەری هەیە لە بەیانیەوە ئەگەر ئێران ڕازی نەبێت هەموو ژێرخانی وزە و سوتەمەنی ئێران بکەنە ئامانج هەموو سەرچاوەکانی پیشەسازی ئێران لە ناو ببەن وا لە ئێران بکەن کە ئەوەندە فشارکوێتە سەری کە تا ئاستێک ڕازی بێت بە بڕێک لە بوشاریش دەدا بۆ هەموو مەترسیەوە لە بوشاریش دەدا من پێم وایە کە پەیامی خۆی گەیاندووە ئیسرائیل دوێنێ پەیامی خۆی گەیاند پەیامەکە لە پێترۆشیمی خوزستانیدا پارێزگای خوزستانیدا ئەمە پەیامێکی ڕوون بوو هەر لەو پێترۆشیمیە کاک ڕانکۆ با یەک زانیاریت پێ بدەم بۆ بینەران دوێنێ کە لە پێترۆشیمیەکانی پێترۆکیمیاییەکانی پارێزگای خوزستان درراوە 25% سەرچاوی ئابووری ئێران لە ناوچوو هەر دوێنێ 25% 100,000 کەس ڕاستەوخۆ بێ ئیش کەوتووە ئەم 100,000 کەسە بنەماڵەی هەیە کە ئەڕوا بۆ نزیکەی 400-500,000 کەس و ناڕاستەوخۆ ئەڕوا بۆ سەرەوەی ملیۆن کەس کە بێ ئیش و بێپارە کەوتو ئەمە قەیرانی گەورەی ئابووریە ئیسرائیلیەکان یەک شتیان لەم چەند ڕۆژەدا باز لێ کردووە دەڵێن کە نەوتی ئێران پێترۆکیمیایی ئێران غازی ئێران سەرچاوەی داهاتی سوپای پاسدارانە کە موشک دروست دەکا پێی و ئەینێ بە ئێمە و ئێمە بردومان دەکا ئێمە ئەو سەرچاوەیە وشک دەکەیت ئەمە زۆر مەترسیدارە ئەگەری هەیە ڕووبدا لە داهاتوودا سپاس دەکەم زۆر بەڕێز کاگمەی سەمورادی توێژەری سیاسی سپاس کە لەگەڵمان ویست سپاس بۆ بەشداریکردن و بە هیوایەوەی ئاوام گفتوگویانەمان ناو بەناو بەردەوام بە هەفتانە دەرفەتیەوە دەبێ بەشداربی لەگەڵمان خۆشەویستان لە دوای پشوویەکی کورد درێژە بە گفتوگۆکانمان دەدەین لەسەر جەنگەکە.
بیر لە شوێنێک بکەرەوە لە جەرگەی هەولێر کە تایبەت بۆ ئاسوودەی دروست کرابێت شوێنێک ئێرە فلۆریا ستیە و شانازی پرۆژەکانی ساوت کوردستان گروپە. فلۆریا بۆ هەموو جۆرە ژیانێک ماڵی دابین کردووە. قوتابخانە و خوێندنگەی نێودەوڵەتی داهاتوویەکی گەش بۆ منداڵەکانت فراهم دەکەن. لێرە ناوەندی بازارکردن و وەرزش و شوێنی یاری بۆ منداڵان و مزگەوت بەشێکن لە ژیانی ڕۆژانت. لە ناو ژاوەژاوی شاردا هێمنیەک ئەزمون دەکەیت کە ئارەزوو ناکەیت بەجێی بێڵیت. سیستمێکی سکیۆرێتی 24 کاتژمێری و پارکینی ئۆتۆمبیلی داخرا و وا دەکەن هەمیشە دڵنیابیت. هەموو وردەکاریەک لە دەرەوە بۆ ناوەوە بۆ ئارامی دەروون و جەستەت دیزاین کراون. ئەمە فلۆریاستی نوێیە، خەونێکی مەحاڵ کە ساوت کوردستان گرۆپ بەدیهێنا. فلۆریاستی شارێک لە ناو شار. چەند ساڵێ لە منیش گەورەترە.